ئێرە دەنگی رادیۆ کوردانە لە شاری کاڵستاد وڵاتی سوێد. نویسندرویت پروگرام بۆ کوردیسکە سومێتر رادیۆ کوردان. بەرنامەی ڕەنگاوڕەنگ. بەڵێ گوێگرانی خۆشەویست، ئەمڕۆ یەکشەمە ڕێکەوتی 15/7/2012 من و بەرەشک ساڵحی پاڵانی خۆمان خۆشحاڵەزانین کە لە بەرنامەی ڕەنگاوڕەنگدا بۆ جارێکی تر هاتنەوە خزمەتتان. ئەمڕۆ بەرنامەی تایبەت و ڕەنگاوڕەنگ بەرنامەیەکی تایبەتی هەیە لەسەر تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو. 23 ساڵ لەمەوبەر لە ڕێکەوتی 13/7/1989 دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو سکرتێری حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هاوڕێ لەگەڵ کاک عەبدوڵڵای قادری ئازۆر و دکتۆر فازڵ ڕەسوول لە ڤێنای پایتەختی ئۆتریش لەسەر مێزی گفتوگۆ بۆ دۆزینەوە ڕێگە چارەسەری کێشەی نەتەوەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە بە پیلانێکی لە پێشدا ڕێژا و بەدەستی چەپەڵی بەکرێگیراوان بە ناو دیپلۆماتکارانی کۆماری ئیسلامی ئێران و بە دەستوری شەمشەمە کوێرەکەونی جەهل و نەزانی قوم و تاران بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و دوور لە هەموو عورفێکی ئینسانی و ئەخلاقی دەدرێنە بەر دەستڕێژی گولە و بە ناحەق شەهید دەکرێن و تێکەڵ بە کاروانی نەمری شەهیدانی کورد و کوردستان دەبن. شهید دکتۆر قاسملوو ڕێبەرێکی لێوەشاوە و خۆشەویستی گەلی کورد و کۆمەڵانی هەراوی کوردستان بەگشتی بوو. لە یادی 23 ساڵ ڕۆژی شەهیدبوونی دکتۆر قاسملوودا من ساڵحی پاڵانی و کاک موختاری پاڵانی لە بەرنامەی ڕەنگاوڕەنگ و بەرنامەی تایبەتدا میوانداری بەڕێزان دکتۆر کەیوان ئازاد مامۆستا لە زانکۆی سلێمانی و دکتۆر هۆشمەند عەلی مامۆستا لە زانکۆی کۆیە لە باشووری کوردستان دەکەین بۆ باس و گفتوگۆکردن لەسەر کەسایەتی سیاسی و دیپلۆماسی نێونەتەوەیی و هەروەها مێژوونووسی و خوێندنی ئاکادمی و کاریگەری بیر و هزری ئەم پیاوە شۆڕژگێرە لە بەرەو پێشبردنی خەباتی نەتەوایەتی کاریگەری ئەو لەسەر کێشە و دۆزی گەلی کورد ڕێبەریکردنی حیزبێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە قۆناغێکی سەختی خەباتدا لەگەڵ میوانانی بەرنامەی ڕەنگاوڕەنگ و تایبەتی ئەمڕۆی رادیۆدەنگی کوردان دەخەینە بەر شرۆڤەکردنەوە. بە ناوی گشت ئەندامانی بەڕێوەبەری رادیۆدەنگی کوردانەوە لە وڵاتی سوئێد بەتایبەت بەرنامەی ڕەنگاوڕەنگ بە خێرهاتنی بەڕێزان دکتۆر کەیوان ئازاد و دکتۆر هۆشمەند عەلی دەکەین بۆ بەرنامەی تایبەت لەسەر شەهیدبوون و تورورکردنی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو. کاک دکتۆر هۆشمەند عەلی بەخێر بێی بۆ رادیۆدەنگی کوردان. زۆر سپاس، مەمنونم. کاک دکتۆر بۆ پرسیارەتێمە لای جەنابەت ڕوانگە و بیرروڕا و هەڵسەنگاندنی دکتۆر هۆشمەند عەلی لەسەر کاری مێژوونووسی و ڕۆشنبیری دکتۆر قاسملوو چییە؟ بەڵێ زەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەی ڕەنگاوڕەنگ و بەڕێستان و سپاسی رادیۆدەنگی کوردان لە وڵاتی سوێد بۆ ئەو میوانداریە و شەرەفێکی گەورەی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 23 ساڵی یادی تیرۆرکردنی دکتۆر قاسملوو هاوڕێ لەسەر ئەم قسە بکەین. بۆ مەسەلەی کەسایەتی ئەکادیمی و لایەنی مێژوونووسی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو پێما وایە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو جگەلەوەی کە ڕێبەری پارتێکی سیاسی بوو لە ڕۆژهەڵاتی کوردستاندا، جگەلەوەی کە کەسایەتێکی دیار و ڕێبەرێکی گەورە بوو لە نێو بژوردنەوەی ڕزگاری خوازی کووردا، هاوکات دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بەر لەوەی وەکو ئەو کەسایەتی سیاسی و ئەو ڕێبەرەی زوانە ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەربکەوی، پێشینەیەکی ئەکادیمی و پەروەردەیەکی زانستی و خودی خۆشی کەسایەتێکی ئەکادیمی هەبووە و لە هەمان کاتیشدا دەکرێت وەکو لایەنێکی مێژوویی وەکو مێژوونووسێک سەیری بکەین. ئێمە ئەگەر وەکو سەرەتا بگەڕێینەوە بۆ توێنەتی پێگەیشتنی دکتۆر قاسملوو لەلایەنی ئەکادیمیەوە، هەرچەندە خۆی لە بنەماڵەیەکی دەوڵەمەند و دەرەبەگ و خاوەن ڕەعیەت لەدایک بۆ بووە، بەڵام هەمیشە ئەو دەرفەتەی پۆستۆتەوە کە قۆناغەکانی خوێندن لە هەڵومەردە زیادیەکاندا سەرکەوتوانە تەواو بکە. دیار دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کوردستان و لە تاراندا تەواو کردووە، دوای ئەوە لە ساڵی 1948 زایانی بەدواوە
ڕووی کردوتە وڵاتانی ئەوروپا و سەرەتاش لە فەڕەنسا و دواتر بۆ چیکۆسلۆڤاکیا بۆ ئەوەی کە وەکو کەسێتێکی ئەکادیمی خۆی پێبگەینێ و خوێنی ئەکادیمی تەواو بکە. دیار ئەو هەڵومەرجەی کە لە نێو وڵاتانی ئەوروپادا بۆ ئەو ڕەخسا وای کرد کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هەر لە سەرەتاوە کەسایەتێکی ئەکادیمی بۆ خۆی بەدەستە بکە و خۆی لەسەر بنەمایەکی زانستی پەروەردە بکە. تێکەڵبوون بە جیهانی ڕۆژئاوا و بە وڵاتانی ئەوروپا و خوێندن لە زانکۆ پێشکەوتەکانی ئەو کاتی ئەوروپادا وای کرد کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لە ساڵی 1952 بڕوانامەی بەکالریۆس لەسەر بوارێکی گرنگی مێژووی ئابووری سیاسی بەدەستێنی و هەر ئەمەش بوو ئەوەی کە سوور بێ لەسەر پەروەردەکردنی زیاتری خۆی لە ڕووی ئەکادیمیستە تاوەکو ساڵی 1962 کە وەرتەخانێکی گەورە لە ژیانی ئەودا وەرگەڕا ئەویش ئەوە بوو کە گێزی دکتۆرای پێشکەش کرد و پلەی دکتۆرای بەدەستێنا لەسەر یەکێک لە بابەتە اختیار و گرنگەکانی نێو مێژووی کورد کە ئەویش ناسین و ناساندن و خستە ڕووی کۆمەڵگەی چینایەتی و کۆمەڵگەی کوردەواری لە ڕوانگەی ئابووریەوە. دیارە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لەو پێگەیشتنە ئەکادیمیەوە لە ساڵی 1962 کە بڕوانامەی دکتۆرای بەدەستهێنا ئەوە بۆ خاڵێکی وەرچەرخان لە ژیانی ئەکادیمیەتی ئەودا کە وەکو کەسایەتێکی ئەکادیمی هەوڵ بدە خزمەت بە لایانی ڕوتی بەرەو پێشچوونی زانست و ناساندنی زیاتری مەسەلەی کورد و هەروەها ڕۆچونە نێو ناسینی زیاتری کۆمەلگای کوردی بە دنیای دەرەوە کە ئەویش لە تێزەکەیدا خۆی بینیەوە لە چوارچێوەی کوردستان و کوردە. بۆیە لەوەوە خاڵی مێژونووسی و کەسایەتی مێژونووسی و زانینی نرخی مێژووی لای دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بەردەستە دەبی و تاوەکو ساڵانی دواتریش ئیدی بەردەوام دەبی لەسەر کارە ئەکادیمیەکانی لەسەر کارە زانستیەکانی بۆ زیاتر نەڕووی لایانی مێژوویی لایانی ئابووری لایانی سیاسی جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە چوارچێوەی تێزە فکری و مێژوویی و سیاسیەکانیدا. بۆیە لێرەدا ئێمە گرینگە کە خوێندنەوەیەکی ورد و قوڵ بۆ کەسێتی ئەکادیمی دکتۆر قاسملوو بکەین و بزانین کە گرنگی ئەکادیمیەت لەسەر سەرکردەی سیاسی نێو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد نرخی چییە. لەوە تێدەگەین کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو جگە لە مەسەلە دیپلۆماسیەکەی جگە لە مەسەلە کەسایەتە سیاسیەکەی کە لە پاڵ ئەو ڕەوتەدا گەشە دەکە لە ژیانی سیاسی خۆیدا گرنگی و بەرە بەلایەنە ئەکادیمیەکەشی دەدا. لەبەر ئەوە سەرکردەی نێو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد سەرکردەیەکی سیاسی نێو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لەوەوە لە ڕوویەکی ئەکادیمی پرۆفیشناڵانە زانستیانە خۆی پەروەردە دەکا و هەوڵ دەدا لە گۆڕانکاریەکانی جیهان لە گۆڕانکاریەکانی نێوچەکە لە گۆڕانکاریەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی دانەڕێ و بەردەوامی شرۆڤەی ئەو گۆڕانکاریانە بکە بۆ ئەوەی بتوانێت قۆناغ بە قۆناغ لەگەڵ قۆناغە نوێیەکاندا هەڵ بکە. هەر ئەوەشە بۆتە هۆی ئەوەی کە لە قۆناغێکی خەباتی سیاسی بۆ قۆناغێکی خەباتی سیاسی دواتر لە کەسێتی سیاسی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوودا ئەو ڕەوتە ئەکادیمیە زانستیەی ڕەنگ دەداتەوە کە بیر و باوەڕە فکریەکانی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی دیکە گۆڕانی بەسەردەڕێ. ئەمەش دەمانگەینتە ئەوەی کە کەسایەتی ئەکادیمیەتی دکتۆر قاسملوو لە نێو بزرگترینە ڕزگاری خوازی کورددا کاریگەری ئەوەی لەسەر هەبووە کە لەسەر ئاراستەیەکی چەقبەست و بەردەوام نەبی ئەو بیر و باوەڕە سیاسی کە لە دەیەی شەستەکانی سەدەی ڕابردوودا ئەو لە چوارچێوەی بیر و باوەڕی سۆسیالیستی و چەپ و مارکسیدا لەسەری سوور بوو لە دەیەی هەفتاکان و بەدواوە وردە بەرەو ڕەوتی نەتەوەیی و نەتەوەبوون و بۆ مەسەلەی لایانی نەتەوە خوازی دێتە خوارێ و گۆڕانکاریش بەسەر ڕەوتە فکری و سیاسیەکانی دادێت. ئەمە نیشانەی ئەوەیە کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بە شێوەیەکی ئەکادیمیانە و زانستیانە و هاوسەردەمانە لەگەڵ ڕەوتی گۆڕانکاریەکاندا چۆتە پێشێ و ئێمە ئەگەر بین لەسەر ئەو بەرهەمە مێژوویانەی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو قسە بکەین و دکتۆر قاسملوو وەکو مێژونووسێک بخەینە ڕوو بینین بەرهەمەکانی زۆر نین بەڵام بۆچوونەکانی کاریگەر و لەسەر لایانی مێژوویی مێژونووسینی کوردی و وەرەسەر مەسەلەی بەرەو پێشچوونی ڕەوتی مێژوویی لە نێو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورددا ئەگەر نووسرا و بەرهەمە زانستی ئەکادیمیەکانی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو سیر بکەین
جگە لە تێزی کوردستان و کورد کە تێزی دکتۆریایەکەیەتی لە ساڵی 1962دا پێشکەشی بە زانکۆی چێژلۆڤاکیا کردووە. لە دوای ئەوەوە دەبینین توێژینەوەی ئەکادیمی زانستی دیکەشی هەن، وەکو مەسەلەی ئەو لێکۆڵینەوەی لەسەر کوردستانی ئێران کە بە زمانی فەڕەنسی پێشکەشی کردووە لە چوارچێوەی نامێکەیەکدا. و لە هەمان کاتیشدا مشارەکەکردن و بەشداریکردنی بە وتاری زانستی و بە لێکۆڵینەوەی زانستی لە کۆنفرانس و کۆنگرە نێودەوڵەتیە فەرهەنگیەکاندا بۆ خستنە ڕووی دۆزی کورد و بۆ مەسەلەی شیکردنەوە و شرۆڤەکردنی مێژووی کورد لە ڕابردووە بۆ ئەو سەردەم. وەزگەرەوەش دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو جگە لە مەسەلە لایەنە مێژووی ئەکادیمیەکەی هاوکات لە هاوشانی خەباتە سیاسی و دیپلۆماسی و سەربەیانەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و لە دەهەی هەشتاکاندا دەبینین دانابڕێ لە مەسەلەی لایەنی ئەکادیمیەت لە لای خۆی یاخود لایەنی نرخی زانینی مێژووی بۆ خزمەتی زیاتری جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد. هەر ئەوەش ڕەوا دەکات کە لە ساڵی 1970دا بۆ یەکەمین جار مێژووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە چوارچێوەی کتێبێکدا بە ناوی تسع خەبات لە پێناوی ئازادیدا پێشکەشی خوێنەرانی حیزبەکەی و خوێنەرانی کورد بکات کە ئەوە بوو بە بناغەیەک بۆ نووسینەوەی مێژووی حیزبی دیموکراتی کوردستان و وەزولانەوەی نیشتیمانی لە ئێران و جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە ئیدی دواتر مێژوونووسان و مێژووزانان و خولیایانی بواری مێژوو بێن ئەو چوارچێوەیە مێژووی ئەکادیمیە بگرنە بەر بۆ ئەوەی کە مێژووی پارتەکان مێژووی جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لەسەر ئاستی ئێران لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان شرۆڤە بکەن و تۆماری بکەن و لێکدانەوەی بۆ بکەن. حتا لەمە خابن چیرۆکرانی ڕێگەی ئەوەی نەدا کە سە ساڵ خەبات لە پێناوی ئازادی بەرگەکانی دواتری تەواو بکە، بەڵام ئەوەی کە تۆماری کرد و نووسیەوە و ئەمڕۆ کە لە بەردەستدایە لە چوارچێوەی سێ فەسڵدا ئەوە دەخەنە ڕوو کە نرخی مێژوو لای دکتۆر قاسملوو بوونی هەیە، زانینی مێژوویانە لای دکتۆر قاسملوو بوونی هەیە لە چوارچێوەی داڕشتێکی ئەکادیمیانە لە چوارچێوەی نووسینێکی زانستیانە بۆ قۆناغێکی دیار لە مێژووی دروستنەوەی ڕزگاری خوازی کورد و یاخود مێژووی خەباتی حیزبی دیموکراتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە چوارچێوەی ئێراندا. جگە لەمە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو وێڕای ئەو نووسینە مێژوویانە هاوکات کەسێتی ئەکادیمی و پێگەیشتنی زانستیەتی و ئەو کەسێتی ئەکادیمی دکتۆر قاسملوو وەکو کەسایەتیەک بوو بەهۆی ئەوەی کە بێتە کەسایەتێک کە خاوەنی تێز و فکری سیاسی تایبەت بەخۆی بی و بەداخەوە دەبی بڵێم کە من ئەوانەی ئەمڕۆکە لە نێو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد وەکو سەرکردە سیاسی کوردیەکان کە لە خەباتدا بەردەوامن و لە ڕابردوودا خەباتیان کردووە خاوەنی تێزی فکری سیاسی بەخۆیان بوو بن. بەڵام دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو یەکێک لەو کەسایەتی ئەکادیمیە سیاسیانەیە کە خاوەنی تێزی سیاسی تێزی فکری تایبەت بەخۆی بووە و قسەی هەبووە لەسەر گۆڕانکاریەکانی جیهان و قسەی هەبووە و بیری هەبووە و فکری هەبووە و لێکدانەوە و شرۆڤەی هەبووە بۆ ئەو ڕووداوانەی کە لە جیهاندا دێنە پێشێ. بۆ نمونە باشترین نمونەمان لەم بوارەیەوە ئەو کورتە نووسینەیەتی کە لەسەر کورتەباسی لەسەر سۆسیالیزم نووسیەتی دیارە هەڵومەردی نووسینی کورتەباسی لەسەر سۆسیالیزم دەگەڕێتەوە بۆ ئەو هەڵومەردە سیاسیە ئاڵۆزەی سەردەمی دەهەی هەفتاکان و هەشتاکان لە نێو بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا بلۆکی ڕۆژهەڵاتی کە یەکێتی سۆڤێت سەرکردایەتی دەکرد و بلۆکی ڕۆژئاوا و جیهانی سەرمایەداری کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرکردایەکیان دەکرد. بەڵام لە نێو ئەو تێزە فکریانەدا دکتۆر قاسملوو بوو بە خاوەنی تێزێکی فکری سەربەخۆی خۆی ئاراستەیەکی نوێی هێناکایەوە کە بەڵێ ڕاستە ئێمە بیر و باوەڕی سۆسیالیستیمان هەبی و دۆست و هاوپەیمان بین لەگەڵ وڵاتانی سۆسیالیست، بەڵام ناکرێت سۆسیالیستێکی مجەڕەد سۆسیالیستێکی دیکتاتۆرانە دیکتاتۆرەتی پرۆلیتاریانە بە تەنها بەزبی بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بۆ یەکسانی کۆمەڵایەتی بۆ چاکسازی لە نێو کۆمەلگا